بەناوی خۆی گەورە مێرەبان بەڕێزان خوشحاڵم کە ئەمڕۆ لێرەین سەردانی ئەم کارگەیە دەکەین کە کارگەیەکە لە چوارچێوەی بەرنمەکانی حکوومەتی یاریمی کوردستان بۆ پەرەپێدان بە ژینگە پارێزی و چاکسازی ئابووری کە لە بەرنمەکەمان دەبوو ئەمە یەکێک لەو پرۆژانەیە کە ئێستا بەنجام گەیشتووە و تەواو بووە کە ئەویش کارگەی ڕیسایکلکردن و بەکارهێنانەوەی ئەو قیرەیە کە پێشتر بەکار هاتووە بۆ ئەوەی ئەمە بتوانین زیاتر لە ڕووی ژینگە پارێزیەوە خزمەت یاریمی کوردستان بکەین و ئەو قێرە هەڵکەندراوەی کە پێشتر فرێدەدرا بۆ ناو زەوی و بۆ ناو ژینگە جارێکی تر لێرەوە دووبارە بەکار بێتەوە لەگەڵ قێری شل و بخرێتەوە کاری خزمەت گوزاری حکوومەت لە بۆ دروستکردنی ڕێگە و بانەکان کە بێگومان ئەمە لە ڕووی کولفە و دەراوێشتەی ئابووریشەوە دەتوانێت زیاتر سوودمەند بێت بۆ خەڵکی کوردستان. ئەمە پابندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە ژینگە پارێزی پێشان دەدا زیاتر لە هەموو شتێکی تر هەرچەندە ئەم کارگەیە کارگەیەکی لە ڕووی سایزەوە لەوانەیە زۆر گەورە نەبێ بەڵام ئەمە دەستپێکەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین کارگەی هاوشێوە لە هەموو پارێزگاکانی حکوومەت یاریمی کوردستان دروست بکەین هەروەها لەگەڵ ئەو کارگانەی کە قێری شلیش دروست دەکەن ڕێککەوتنێ بکرێتەوە لە کەری تایبەت دەکەین کە ئەوانی شتی هاوشێوە دروست بکەن تاکو زیاتر ئێمە بتوانین سوود لە ئەو کەرەستانەی پێشتر فڕێدەدران ئێمە سوودیان لێوەربگرینەوە لە بەرنامەی حکوومەت یاریمی کوردستان ئێمە بەرنامەمان هەیە کە لە هەموو ڕۆیەکەوە بتوانین خزمەتی ژینگە پارێزی بکەین لە ڕۆی ڕیسایکلکردنی ئەو ئاوەڕۆیە زبل و خاشاکە کە لە چەند پارێزگای تری حکوومەت یاریمی کوردستان و ئیدارە سەربەخواکان دیسان پرۆژەمان هەیە بەوەی ئەم خزمەت گوزاریانەش بۆ خەڵکی ئەو شار و شارشکانە زیاد بکەین لە هەمان کاتدا ئێمە دەمانەوێت کە لە ڕووی باری ئابووریشەوە لە ڕووی وەزی داراییشەوە ئێمە هەوڵی ئەوە بدەین حکوومەتی هەرێمی کوردستان خەرجەکانی خۆی کەم کاتەوە بەم جۆرە شتانەی کە دەیکەن داواکارین کردی تایبەت زیاتر یارمەتی حکوومەتدا هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و ئینشاءالله ئەم جۆرە پرۆژانە لە شوێنەکانی تری یاریمی کوردستانیش بکرێ و ئێوە شار سەربەرز و سەرفەراز بن و کوردستانیش ڕۆژ بە ڕۆژ ئینشاءالله ئاوەدانتر بێت. پشتیوانی جەنابەت.